من دەمەوێ ڕووداوەکە لەسەر زمانی کە سوکاری ئەم کەسێک کە کێشە لەگە هێزانبنیەکان دروست بووە و ئەو شێوازە کە خۆیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسییان کردووە من ئاماژە پێ بکەم. دیارە کەسێک کە تۆمەتبار بۆ بەڵام تۆمەتەکەی دیاریکراو نەبووە چوە بۆ ماڵێک بە ناوی حەمەی کاکەمزە کە کەساتێکی دیاری دەبەری ڕاپەڕین و دۆڵی شاورەیە. باشە لەوێ هێزانبنیەکان چوونە بە پێی قسەی کە سوکاریەوان بێ ئەم هێزانبنیە چوونە بۆ ئەو کەسە تۆمەتبارە دەستگیر بکەن، بەڵام لەوێ چەکیان بەرامبەر بە تۆمەتبارەکە یاخود کە سوکاری منداڵەکانی حەمەی کاکەمزە چەکیان بۆ هیناونە سەر و ئەوانیش کە سوکاری خۆیان ئاگادار کردوتەوە کێشە و ئاڵۆژی زی لە نێوانیاندا دروست بووە. ئەم کێشە و ئاڵۆزێکە بە پێوان باسی دەکەن تەقە لە نێوان هەردووکلا دروست بۆ دواتر چواردەوری هێزەکەیان گرتووە و ئەم هێزا بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیانەوە لە ڕێگای وەرتێ و دۆڵی شاورەوە دۆڵی وەرتێ و خانەقاوە گەڕاونەتەوە بۆ سنووری سلێمانی. دیارە ئەم هێزە لە دەرەوەی شاری یاخود دەبەری ڕاپەڕینەوە هاتووە، دواتر دوایەوە ئاڵۆزە گەڕاونەتەوە. ئێستاش کە سوکاری ئەم کەسەکە کێشە و گرفتی هەیە لەگەڵیان هەمویان لە دەوری یەکتر کۆبوونەتەوە. من ویستم بچمە لای ئەوان بەڵام ئەوان پێیان باش بوو ئەم شەو قسە بۆ هیچ کەناڵێکی ڕاگەیاندن نەکەن تاوەکو دۆخەکە بە تەواوی هێور دەبێتەوە، چونکە ئەوەندەی ئەمە زانیاریمان هەیە زۆر لایەن و بەرپرس لەسەر خەتن هاتوونەتە سەر هێڵ بۆ ئەوەی کە کێشەکە لەوە زیاتر گەورەتر نەبێ و من هەوڵمدا قسە لەگەڵ بەڕێوەبەراتی ئاسایشی ڕاپەڕین و بەڕێوەبەراتی پۆلیسی ڕاپەڕین بکەم بزانم ئایا ئەم کەسە کە تۆمەتبار بۆ تۆمەتەکەی چی بووە و ئایا ئەمانە فەرمانی دادوەریان پێ بووە، بەڵام ئەوان وەڵامی پەیوەندیەکانی ئێمەیان نەدایەوە، نازام هۆکارەکەی چی بوو، بەڵام ئەوەی هەیە تا ئێستاش لە دۆڵی شاورێ ئەو کەسانێک کە نزیکن خەڵکی دۆڵی شاورێن یاخود خزمی ئەو کەسن هەمویان لە دەوری یەکتر کۆبوونەتەوە و دۆخەکە لە ناو شاریڕانی و دەوروبەریشی ئاسایە و هێمنە و فەرمان چۆمانی ئەگەر پێم بڵێ ئەو تۆمەتبارە ناسراوە یاخودەوەیە بەوەی ناسراوی ڕووی کردوێتەوە ماڵە ئەو ماڵە خانەدانەی وەگوتت یاخود تۆمەتەکەی چی بۆ با هێزانبنیەکان دوای کەوت نازانرێت؟ لە ڕاستیدا تا ئێستا نەزانراوە تۆمەتبارەکە چێیە بۆچی ئەو هێزە ئەمنیە بەدوایەوە بووە و هەروەها ئەو کەسەش کە کەسێکی ناسراوی دەبەری ڕاپەڕینە ڕەنگە زۆر کەسی دیکەش لێرە بە حکمیەوەی کە پەیوەندی کۆمەڵاتیەکان پتەون زۆر جار خەڵکێک تاوەکو کێشەکەی چارەسەر دەبێت دەچێتە شوێنێک بۆی کە کێشەکەی دواتر چارەسەر بکرێت بۆیە نازانرێ ئەم کەسە بۆچی بەدوایەوە بوونە و ویستوانە دەستگیری بکەن تۆمەتەکەی چی بووە و بەڵام ئەوەندەی کە ئێمە زانیومانە تا ئێستا شەم کەسە دەستگیر نەکراوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ فەرمان چۆمانی دومی ڕاپەڕی.